زیاتر از سرفی مشاره رادوستم گوته بیشی کتیا و برهنران رئیس ملیاسین میفهمه منش سلیمانی از الگلوی زیاتر سرفی بابتی رادوستم برئیس ملیاسین ام کاتتان باش بازار کاسبکار فرمانبر بازرگانان همون دل خوش بون با بریاره و رکوتنه ام دل خوشیت تا چند بر ایوی و برهنران کوتوه هەوکاتتان باش سڵاتان لەبێ سڵاو لە بینەرانی خۆشەویست بەدڵنایەوانێ ئێمە لە هەرێمی کوردستان بەڵای دواکەوتنی موچە ماوەیەکی زۆرە یەخەی پێگرتوین و خۆتان نەزانن ساڵانێکی زۆری خیان و هەروەها بابەتی موچەش بابەتێکی زۆر گرنگە بۆ کەرتی تایبەت بە شێوەیەکی گشتی و هەروەها بە بەرهێنەران و کاسبکاران چونکەم ئەو 906 ملیارەی کە بڕیارە ئینشاڵڵا هەفتەی داهاتوو بێتە ناو بێتە سەر هەژماری هەرێمی کوردستان بۆ زانیاری بەڕێسان دوایەوەی کە دابەژەکرێ بەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستانە ڕاستە و خۆ ئێمە داتامان لە لێکێتی و بەرنانی کوردستان ڕاستە و خۆ 300 ملیاریەتەوە بۆ ناو بازار واروایەتەوە بۆ کۆمپانیەکانی خانوبەرایەتەوە بۆ کۆمپانیەکانی ئەو کۆمپانیانەی کە بە شێوازی قیست مامەڵاکەن لەگەڵ فەرمانبەرانە هەر لە بابەتەکانی مۆبیلیات و کارەبایی و هەتا وەکو سەدان شتی تر بۆیە ئەم پارێکێتەوە بازاڕ و یەکسەر جوڵا خاتە بازاڕوانێ ئەم هاتنی موچەی فەرمانبەرانە بەڕاستی بە تایبەتی دوای ئەوەی کە هەرێمی کوردستان ڕێکەوتنی کردو لەگەڵ عێراقا لەسەر میزانیە و هەروەها ئێمە چاوەڕوانی واکەین ئەو بەشە بودجەی هەرێمی کوردستان لە کاتی خۆیان بگات بەڕاستی هەموو کۆمپانیەکانی هەرێمی کوردستانەوانەی کە لە هەرێمی کوردستان یاسەکارەکەن هەمیان ئیشی تاواتی خۆیان وا ڕێخستۆ کە موچەخۆران لە کاتی خۆیان موچەوەرگرن و بۆی قیستی بازار دوانەکەوێ و لەلایەکی تریشەوانێ بەڕستان باشەزانن ئێمە لە هەرێمی کوردستانە دوای ئەوەی کە ڕێکەوتن لەگەڵ عێراقا کرا و چاوەڕوانیەوەمانە کرد کە حکوومەتی عێراق بەڕاستی بە تایبەتی لەمە دوای هیچ نەبێ موچەی هەرێمی کوردستان بێت ئەمە وای کردبوو لەو ماوەی یەک دوو مانگەی کە ڕێکەوتنەکان کردبوو بازاری هەرێمی کوردستان خۆش بوو بە ئەندازێکی باش پرۆژەکان هیچکردن تیا دەستی پێکردوانەیە بەڵام بەداخەوانێ ئەم دوو مانگە کە بە تایبەتی مانگی 6 و 7 کە موچەی موچەخۆران دواکەوت ناومێدێکیش جیستانەوە ڕووی کردەوە دڵی خەڵکو لە لای کەش و کاسبکار و هەتا سەرمایەدارەکانیش بۆیە ئێمە چاوەڕ بڵێ ببوورە دوای ئەوەی کە حکوومەتی فدرالی ئەو کێشانەی بۆ حکوومەت هەرێمی کوردستان دروست دەکرد لە بابەتی ناردنی بەشە بودجە یان بە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان ترسێک یان لای بەشێک لەوە بەرهێنانان دروست ببوو کە بچن لە ناوچەکانی تری هەرێمی بڵێن عێراق و بەرهێنان بکەن ئەم ڕێکەوتنەوەی حکوومەت هەرێمی کوردستان تا چەند هۆکار دەوێت بۆ ئەوی وە بەرهێنەران ئەو بڵێن سەرمای کە هەیەە لە هەرێمی کوردستان و بەرهێنانی پێ بکەن ئێمە لە هەرێمی کوردستانە نزیکەی 74 ملیارد دلار و بەرهێنانمان کردووە ئەوە بەرهێنانەمان بۆ بازاڕێکی تەندروست کردووە بەڕاستی ئەوە بەرهێنانەمان بۆ کردووە کە هەرێمی کوردستان ئەو بەرنامەی کە دایناوە بۆ گەشە سەندنی ژێرخانی ئابووری بەرنمەکەی جێبەجێ بێ بەڵام بەدڵنایەوانێ حەزەکەم ئەوە بەبرای خۆم و هەروها بینەرانی کەناڵ 24 و هەروها هەموو خەڵکی کوردستان باوە ڕاستێ بزانن ئێمە لە هەرێمی کوردستانە لێتان ناشارینەوانێ ینی لە ماوەی ڕابردووە ئێمە گیرۆدەی کەمبوونەوەی نەختی نەبووین ئێمە لە ماوەی ڕابردووەدا گیرۆدەی دواکەوتنی موچەی فەرمانبەران بووین ئێمە لە ماوەی ڕابردوودا گیرۆدەی نالەباری دۆخی سیاسی هەرێم بووین ئێمە لە ماوەی ڕابردوودا گیرۆدەی لێدوان و هەڵوێستی دژبەیەکی کاربەدەستانی ناوخۆ و هەروەها عێراقیش بووین ئێمە دابەزینی بەردەوامی بەهای دیناری عێراقی ئەمە جارێکی تر دەستی خستۆتە بینەقاقای بازاڕمانەوانێ و بازاری هەرێمی کوردستان و عێراقی بە شێوەیەکی گشتی شڵەژانوە ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی سەیری دۆخی ئێستای ئابووریمان بکەین بەم هەموو ناڕەحەتیانەی کە لە ساڵی 2007 بەسەرمان هاتووە هەموو ئەو قەیران و وەزعانی کە ڕووی کردە هەرێمەوانێ و وارووا شەڕی داعشیش لە 2014 کە دەستی پێکرد تاوەکو ئێستش بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووی لە هەموو ڕوویەکەوانێ بە تایبەتی شارەکانمان ئەگەر سەیران بکەین بەڕاستیمە بەراورد ناکرێن بە شارەکانی تری عێراق لە گەشە و لە پرۆژە و لە کۆمەڵە بابەتا کە زۆر شاری عێراقی ئێستا کە شاری گەورن تاوەکو ئێستانە ئوتێلێکی پێنجەستێران تیانە بەڵام ئەوەی کە ئێمە لێ ترسین بەڕاستی هەموو جارێگەم ڕێکەوتنانە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئەکرێت و بەڵام کێتە قۆناغی جێبەجێکردنەوەەوە خۆی جێبەجێ ناکرێت
ئەوەی کە لێ ترسی نەمەیە هەموم ڕێکەوتنانی کە لەگەڵ حکوومەتی ناوەندا ئەکرێ بەڕاستیوە خۆی جێبەجێ ناکرێ ئێمە چاوەڕوانمان نەکرد دوایی ینی ئێمە هەر تەنها گوێ لە لێدوانەکانی کاربەدەستانی هەرێمی کوردستان و حکوومەتی خۆمان ناگرین ئێمە زۆر حساب لەسەر لێدوانەکانی حکوومەتی عێراقەکەین من خۆم بەگوێ خۆم گوێم لە بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق شێخ سوێدانی بوو کە وتی لەمە دوایتر موچەی هەرێمی کوردستان دوا ناکەوێت بەڵام ئێمە ئێستا حتا ترسمانەیە ترسین هەفتەی داهاتوو ئەم 906 ملیارە بە یەک جار نەینێرن یاخود خوانە خواستارخەلێکی تا دروست بێ ئێمە ئاترسین بەڕاستی لە داهاتووش ئەو ڕێکەوتنانەی کە حکوومەتی هەرێمی کا لەگەڵ ناوەندا ئەرقەلەی تا دروست بێت چونکەم حەزەکەشتی بڵێم هەموو کەس دەبێ ئەم ڕاستیە بزانێ حەز دەکەم هەندێک ئێمە وتەیەک هەیە بە بادینی ئێمە دەڵێن ڕێکە گۆی هەر گەلیە یعنی لە کۆتاییە پێویستە حکوومەتی ناوەندی هەر بەشە بودجێ هەرێمی کوردستان بنێرێت بە هەر ڕێکەوتنێک بێت حکوومەت هەرێمی کوردستان بەپێ ئەوەی وەکو بەڕێزیشتان گوت قسەی کار بەدەستان بێت یان شاند ئەو شاندە بێتن کە سەردانی بەغدان کردبوو هەموو نەرمیەکیان نواندووە و یعنی لە کۆتاییە پێویستە هەر ئەو بەشە بودجە بنێردرێتن هەفتەیەکی ترە یان دوو هەفتەی ترە ئەمە تا سەدا چەند کاریگەری لەسەر وەبەرهێنان سێکتەری وەبەرهێنان دەبێتن لە هەرێمی کوردستان بێژگە لەوەی کە فەرمانبەران قستی خۆیان بدەنەوە بۆ کڕینی بڵێن یەکی نیشتەجی بوونی تازەش تا چەند کاریگەری لەسەر سێکتەری وەبەرهێنان دەبێتن هەرێمی کوردستان لە هەموو ڕێکەوانێ گونجاوە بۆ ئەوەی ئێمە برەوبین بە پرۆژەکانمان بەڵام وەک باس کردیت تەبان بە دڵنیایوانێ ئەگەر هەرێمی کوردستان دڵنیا بێتەوە بە تایبەتی خەڵکەکەشی و موچەخۆرەکانی دڵنیا بن لەوەی کە ئەو موچەی مانگانە ئەگاتە ئەم هەرێمە دڵنیا دەکەمەوانێ ئەمە بۆ هەرێمی کوردستان ئەگەر تەنها من ئەڵم یەک ساڵ ئەگەر بەڕێکوپێکی موچەخۆران لە کاتی خۆیان بدرێ وە لە لایەکی تریشوانە من پێشتر هەر لە راپۆرتەکەی جەنابتانە گوێم لە مامۆستایکی بەڕێز بوو ئابووری ناسێ بوو باسیەوەی کرێمە لە بەپێ ڕێکەوتنمان لەگەڵ عێراقا یعنی بەلای کەمانێ خۆ بێ ئێمە مانگانە تریلیۆنێکمان بۆ بێت و خۆشمان هەنێک داهاتمان دەزەکەوێتوانێ ئەمە چی لە هەرێمی کوردستانەکە هەرێمی کوردستان ئێستا لەسەر ئەو ڕێگا ڕاستەیە کە ئەوێت ژێرخان دروستکە هەرێم خۆی گەشتوتە ئەو قەنەعاتە ئەبێ پرۆژە استراتیجیەکان دەست پێ بکە و دەستیشی پێکردو بەڕاستی بەڵام بیرمان نەچێتەوانێ ئێمە ئەوەی کە دوێنێ ینی ئەگەر بیر لە 47 ساعت لەمە پێشکەینەوە پێشەوە وەفدەکە بچێت بۆ بەغا هەمومان دڵمان ناڕەحەت بوو چونکە ئومێدێک نەبوو بۆی کە پارە بێت یعنی قسەکان و ئاراستەی قسەکانی حتا بەڕێز وەزیری دارایی ئەو خەڵکە بۆ ئاراستەیە بوو کە پێچوو پارە نییە بەڵام دوێنێ دوای ئەوەی کە وەفدەکەی هەرێمی کوردستان لە بەغدا مژدەی ئەوان ڕاگەیان وتیان ڕێکەوتون و هەفتەی داهاتوو 906 ملیارەکەیە هەر ئەمڕۆ ڕاستە خۆ بازار حەزەکەم بزانێت کەسەر گۆڕانکاری بەسەر هات ئێمە لە هەرێمی کوردستانە هەزاران نووسنگەی خانوبەرەمان هەیە لە هەرێمی کوردستانە دایان کۆمپانیای گەورە و زەبەلاحمان هەیە وەک بۆم باس کردی ئێمە 1750 وەکالەتی تیجاریمان هەیە کە هەموو ئەو وەکالەتانە هەمووی قەرزمان ناوە بە فەرمانبەرانی هەرێمی کوردستان هەمووی لەسەر حسابی ئەو موچەیە بەڵام بیرش نەچێتوانێ خۆ ئێمە تەنها ئەوەی کە ئێستا لە عێراقی وەرەگرین لەمە دووە موچە نییە ئەو قسەی ئەو بەڕێزە کە پێشتر باسی کرد قسەیەکی زۆر ئابووریانە بوو بە شێوازێکی زانستیانە قسەی کرد ئەگەر مانگانە ئێمە بۆ نمونە 700 ملیار دینار بین بە موچەخۆران تەنها 200 ملیار بین بە بودجەی وەبەرهێنان واتە بە پرۆژە خزمەت گوزارەکان ئەو کاتە ئەو 200 ملیارە بەقەدەر 700 ملیارەکە خۆی کاریگەری ڕاستە و خۆی هەیە بۆ جوڵانەوەی بازار و بۆ خۆشببوونی بازار لە ڕاستیە هەرێمی کوردستان ئێستانە یعنی ئەمە حقیقەتی دڵی من و ئیجەنابتی خەڵکە لە دوای ئەم ڕێکەوتنەی کە ئەمڕۆ لە بەغدا وەفدی هەرێمی کوردستان مژدەیان ڕاگەیان کە ڕێکەوتون لەگەڵ حکوومەتی عێراق و بە هەموو شێوازی ڕێکەوتون ئێمە چاوەڕوانی دوو شتەکەن لەمە دووە یەکێکیان بۆ لەمە دووە بەڕاستی چاوەڕوانەوە ئەوە ئەکەینەمە بەپی ئەو بەشەی عێراق کە لە میزانیا دانرا و تەنانەت مناڵەکانمانەوانی کە لە سەرەتاییش نەزانن هەرێمی کوردستان مانگانە چەر وەرەگرێ ئەگەر ئەوە بگاتە هەرێمی کوردستان ئەوە بۆ ئێمە بەڕاستی عەرە بەڵێ نورون عەلا نور بەڵام شتێکی تریش کە زۆر چاوەڕوانەکەین ئەویش ئەوەیە لە دوای ئەم ڕێکەوتنەی کە لە بەغا کاربەدەستانی هەرێمی کوردستان و وەفدەکەمان ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی عێراق و هەروەها لە میدیاکانی عێراقیشا بەڕاستی من سەیرم کرد ئەمڕۆ لە میدیاکانی عێراقیشا هەمووی بڵاویان کردەوە کە هەرێمی کوردستان لەگەڵ عێراقا ڕێکەوتون ئەوەی کە ماوە کە زۆر کاریگەری ئەرینی دروستەکە بۆ ژێرخان بۆ پرۆژەکانمان بۆ جوڵەی بازار بۆ جوڵانەوەی بازار شتێکی تراویژەوەی ئەبێ
ڕێکەوتنی هەرێمی کوردستانیش لە بینی لایەنە سیاسیەکانە و بە دیاریکراوی لە بین یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراسی کوردستانە ئەو ڕێکەوتنەش بێتە دی ئێمە هەنگاوێکی تازە بنێن بەرەو ئەوەی کە ئاشتەوایەکی واقعی سەرتاسەری لە هەرێمی کوردستانە بەرپاکەین بۆی شان بەشانی ئەو پارەی کە لە عێراقا ئێمە ژەناو خۆیان ماڵی خۆمان ڕێخین ماڵی کوڕ ڕێخین هیچ نەبێ ئەو جوانیانەی کە شارەکانی عێراقی و هەندێک خەڵک چاوی پێ هەڵنایە لە سلێمانی هەولێر و دووهۆک و ئیدارەی گەرمیان و ئیدارەی سۆران کە ئێستانە ئێمە بەڕاستی ئێمە هەم ئیدارە سەربەخۆکانمان بەرامبەر بە پارێزگا گەورەکانی عێراقان لە پرۆژە و لە جوانی و لە پاکوتەمیزی و لە هاتنی گەشتیارە ئەبێ ئێمە هەمومان ئێمە بەڕاستی بین ئەمە بە وەک بیلبیلەی چاومان بیپارێزین بەڵام بەڕاستی ئەمە تەواو نابێ ئێمە تەنها ڕێکەوین لە بەغا ئەمە بەشێکی ئەوەیە کە ئێمە دڵمان پێخۆشە بەشی دووەمیشی ئەوەیە من وەک سەرمایهداری هەرچەنگ ئەمە ئیشی من نییە بەڕاستی ئەبێ بیریش دەوە بکەینەوەوانێ ڕێگا خۆشکەین بە هەموو لایەکمانەوە ئاشتەوایەکی واقعی لە هەرێمی کوردستانی شابێتە دی بۆ ئەوەی ئەو پەکێجە ئابوورەی کە هەمانە و خەریکە خۆی بۆ خۆی بەڕاستی یعنی بەرەو ئەوە ئەڕۆین ئەگەر ئێمە ئێستا بەراوردی بکەین لە مابینی ساڵانی ڕابردوو لەگەڵ ئێستاە هەرێمی کوردستان لە 115 بۆ لە 120 دەستی لە بەکار بەرداوە بەرەو هەرێمێکی وەبەرهێنەرە ڕوا پرۆژەی گەورەی پیشەسازی پرۆژەی گەورەی گەشتیاری لە هەرێمەکەمانە پرۆژەی گەورەی کشت و کاڵ لە هەرێمەکەمانە ئێستانە هەمووی کەوتونەتە قۆناغی جێبەجێکردنەوە و چاڕوانی بازارێکی تەندروست دەکەین ئێمە هەمومان چاڕوانێواکەین بەڕاستی لە هەرێمی کوردستانە ئەو هەرێمەی کە ئێوە لە هەموو کەسێک زیاتر ئەزانن کە بەڕاستی دەریای خوێنی بۆ دراوە بیپارێزین وەک بیلبیلەی چاومان ئەوەیە کە بەڕاستیە بێ هەرێمی کوردستان ببێ بە یەک دەنگ و یەک ڕەنگ لە پێناو بەدەستێنانی ئەو مافە دەستوریانەی کە هەمانە لە عێراقا چیتر لەوە ڕێگا نەدەین بەڕاستی گاڵتە بە مافە دەستوریەکانمان کرێ هەر هەفتەیە دواکەوتنی معاشخۆران کاریگەری ڕاستەوخۆ دروست دەکات ئەگەر ئێمە هەر تەنها وەک شارەکانی عێراق وامان لێ بێ مانگانە لە کاتی خۆیان معاش وەرگرین مانگانە لە کاتی خۆیان هیچ نەبێ ئەو بەشە بوجەکەمەی کە هەمانە بۆ پرۆژەکانی پەرەپێدانی پارێزگاکان بۆ پرۆژەکانی بەرهێنان بە دڵنیایەوانی هەرێمی کوردستان بە 20 ساڵ و 30 ساڵیش لە پێشکەوتنا لە پێش شارەکانی تری عێراقەوەیە لە بابەتی وەبەرهێناندا پێم خۆشە باس لە وەبەرهێنەری بیانیش بکەم تەمان وەبەرهێنەری بیانی ئەوەندە تەماحی لە هەرێمی کوردستان هەیە ئەوەندە تەماحی لە بڵێن لە پارێزگا و شارەکانی دیکەی ناوەڕاست و باشووری عێراقدا نییە ئەم گەشتبینیە لە بازاری هەرێمی کوردستاندا دوای ئەم ڕێککەوتنەوە هاتنی بەشە بوجە هەرێمی کوردستان کە لە بازارەکاندا دروست دەبێت تا چەند کاریگەری لەسەر هاتنی وەبەرهێنەری بیانی دەبێتن بۆ وەبەرهێنانکردن لە هەرێمی کوردستاندا بۆ زانیاری تۆ برای بەڕێزم بۆ زانیاری تەر ئەو قسەیە من بۆ پشتڕاست دەکەمەوە هەرێمی کوردستان لە ئێستای خۆی بەتەنیان یعنی ئەم ساڵ ئینشاءالله تا کۆتای ئەم ساڵێمە نزیکە بینەوە لە 80 میلیارد دلار وەبەرهێنان عێراق تاوەکو ئێستانە 130 میلیارد دلار وەبەرهێنانی فعلی هەیە و ئەو 80 میلیارە ئێمە زۆربەی زۆری پرۆژەکانمان پرۆژەی ژێرخان و پرۆژەی استراتیجین بەڵام پرۆژەکانی ئەوان ئێمە لیستی پرۆژەکانی عێراقمان لایە بەڕاستی پرۆژەکانیان زۆربەی پرۆژەی لاوەکین بۆیە هەر بۆ زانیاری بەڕێزت بەپێی ئەو ماوانەی کە ئێمە لە دەستی وەبەرهێنان و دوایەوەی کە بە هاوکاری دەستی وەبەرهێنان و بە دیاریکراوی بەڕێز سەرۆکی دەستی وەبەرهێنان جەنابی کاکتۆر محەممەد شکوری هەنێ هەنگاومان ناوە هەندێ بەرنامەمان داناوە هەنێ نەخشە ڕێگامان داناوە دڵنیا دەکەمەوانەیە وەبەرهێنەرەکانی دەرەوانەیە وەبەرهێنەرە بیانیەکان بە تایبەتی ئەوانەی کە پرۆپۆزەڵیان پێشکەش کردو بۆ پرۆژەی گرنگ چونکە چەند پرۆژەیەکمان هەیە لە هەرێمی کوردستانە بە سەرمایی چەند میلیارد دلارە لەلایەن وەبەرهێنەری دەرەکی لەلایەن کۆمپانیەکانی حتا چین و هەنێک کۆمپانیایی تری ئەوروپا و هەنێک کۆمپانیای تری وڵاتانی دراوسێ پێشکەش کراوە هەمووی چاڕوانی ئەوەکەن ئایا عێراق حکومەتی ناوەند پەیوەست دەبێت بۆ ڕێکەوتنی کە لەگەڵ هەرێمی کوردستانە کردوێتی ئاخر معقول نییە ئێمە چوونە ژێر باریەوەی کە 400,000 بەرمیلەکە بێ قەید و شەرت تەسلیم بکەین و هەروە ئەمڕۆژ من بۆم دەرکەوت لە میدیاکان و لە سوسیال میدیا و لای جەنابتان بڵاو بوانێک کە عێراق ئەمڕۆ وەفدەکەمان ڕازی بوو لەسەرەوەی هەموو داهاتە غیرە نەوتەکانیش با بە عێراق و بیشی خێنە سەر هەژمارێ بەڵام ئەگەر ئێمە ئەم دوو خاڵە جێبەجێ بکەین عێراق پەیوەست دەبێ وەک بۆم باس کرد ئێمە من هەر چۆن بەش بە حاڵی خۆم من گەشتبینم بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە لایەنە سیاسیەکانیش ینی هەڵوێستیان جێگیرە بێ هەڵوەستیان یەکە بێ بەرامبەر بە مافەکانمان بەڵام ئەبێ ئێمە وەک وەبەرهێنەرێک تەبەن من لە ڕوانگەی وەبەرهێنانەوە قسە بۆ جەنابتانەکەم بۆیە ئەبێ لێم نیگەران نەبن ئەگەر ئێمە تەنها چاوەڕوانکەین 5 مانگێک 7 مانگێک 4 مانگێک عێراق بە ڕێکوپێکی لە سەری مانگا موچە بنێرێ و ئەم بابەتی دواکەوتنی موچێ لە مێشکی خەڵکا لاچێ دڵنیا دەکەمەوە ئەو کۆمپانیانەی دەرەوە کە بەرنامەیان داناوە لە هەرێمی کوردستان بێن پرۆژەکانیان دەست پێ بکەن پەیتا ئەمانە ڕوەکەنە هەرێمی کوردستان چونکەم هەرێمی کوردستان ئەو ئەمن و ئاسایشەی کە هەیەی ئەو مقاوماتی ئیسtisمارە هەیەی ئەو مەناخی ئیسtisماری کە هەیەی ئێمە منتقەی جوغرافیەکەمان هەڵکەوتەی جوغرافیەکەمان کە زۆر بە ئاسانی لە هەرێمی کوردستان توانین لە 13 سێکتەری وەبەرهێنان وەبەرهێنانکەی
ئەم هەرێمە واقعا یعنی ئێستا لە وڵاتانی دراوسێ لە تورکیاش و لە ئێرانیش و لە سووریاش و حتا بگرە بە پێی راپۆرتێکە خۆم بەگوێی خۆم گوێم لێبوو لە BBC بڵاوبووانێڵێ هەرێمی کوردستان ئێستا لە ڕیاض و لە مەسقەتیش باشترە بۆ وەبەرهێنانی تیا بکەیت بەڵام وەک بۆم باس کردیت ئێمە ئابووری و اقتصادمان ئەمڕۆ یعنی بەدەست خۆمان لێ لە دوای ئەوەی کە نەوتەکەمان ئێستا نافرۆشرێ ئەبێ لە ڕێگای عێراق و بیفرۆشین دوای ئەوەی کە ئێمە پارەی تەسلیمی عێراقەکرێتەوە پارەکانی ناوەندیەکان تەسلیمی عێراقەکرێتەوەوانێ ئەبێ ئێمە بیرمان نەچێتەوانێ ئەوەی کە بازار دروستەکە جوڵەی بازار دروستەکە نەختینەیە ئەگەر ئێمە عێراق ئاوا حکومەتی ناوەند هەر جارێ بە بیانوێ یعنی گاڵتە بە نەختینەکانمان کات و موچە نەنێرێت و پارەی ڕۆژەکانی پەرەپێدان و وەبەرهێنان نەنێرێت چونکەم حەقمانەکەوێت کاکە ئێمە حسابمان کردو لێ زانین ئەزانین چەندێ حەقمانەکە وێستە لە میزانی عێراقا وەک بۆم باس کردی ئەمە خۆی بۆ خۆی ئەم بابەتە گرنگەیە کە هەرێمی کوردستان بەپێی ئەو بەرنامەی کە ئێمە دامان ناوە لێ تێگەیشتوین کۆبوونەوەی بۆ ئەوکەین و هەروەها دەیان کۆبوونەوەمان کردو ئێستا لیژنەیەکی باڵا دروست بووە لە ناو دەستەیەوە بەرهێنانە کە ڕاستەوخۆ لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەدیاریکراوی لەلایەن بەڕێز سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و چاودێری ئەوە ئەکرێت ئێمە ئێستانە ئەوە لە ماوەی دوو مانگی ڕابردووە ئەو کۆبوونانی کە کردومانە بۆ سێکتەری پیشەسازی بۆ سێکتەری گەشت و گوزار بۆ سێکتەری کشت و کاڵ بۆ نیشتەجێبوون هەر هەمیمان کۆ کردێتەوە لە پرۆژەیەکی زۆر گەورەیە لە چەند ڕۆژی داهاتوە پێشکەشی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و سەرۆکایەتی ئەنجومەنی باڵا بەرنانەکەین بەڵام ئەم پرۆژە ئێمە ناتەواوە ئەگەر ئێمە بەتەواوەتی بەڕاستی وەک بۆم باس کردی ئەو مافە دەستوریانەمان بە تایبەتی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان جێگیر نەکەین بڕوان پێ بکە برای عەزیزم وتێلە پێنجە سێرەکانمان بازاڕە مۆدێرنەکان کە دروستمان کردووە گەشەی بازارمان زیاتر لە 1,550,000 کەس اعتیمادی لەسەر بازاری گەورەی کوردستانە لە خاڵە سنوورەکان و هەتاوەکوێتە ناوخۆ هەتاوە کۆگاتە هەموو ئەو شوێنانەی کە پەیوەندی بە دەستگێڕ و بە پیشەوەر و بە هەموو کەسێکەوە کە کارەکە هەمووی اعتیمادی لەسەرەوەی کە ئێمە موچەخۆرەکان موچە وەربگرن بۆ چونکەمەوەی کە موچە وەرەگرێت دیسانوانێ پارەکەی باتەوە وەک بۆم باس کردی بەشێکی ئەو پارەی لە بازارە سەر بکرێتەوانێ لە کۆتاییشا بیرتان نەچێتەوانێ وەبەرهێنەر و سەرمایەدار و هاوڵاتی ئەمڕۆ بوون بە یەک پەکێج لە بابەتی ئابووری هەرێمی کوردستانە لەگەڵ ئەمانشە ئاشتەوایەکەی هەرێمی کوردستانیش خۆی بۆ خۆی ئەم قسانەی من تەواوەکە ئەگەر بتوانین ئێمە لە ئایندەیەکی نزیکا چاوەڕوانەکەین ڕێکەوتنێکی سیاسیش دروست کرێ لە هەرێمی کوردستانە و هەروەها هەرێمی کوردستان بێتەوە سەر ڕێگا ڕاستە ڕەوانەکەی خۆی ببێتەوە بە خاوەنی پەرلەمانی خۆی پرۆژە یاساکانمان دەست پێ بکەینەوانەیە بەڕاستی ئێمە ئێستا لەم کاتانەیە زۆر پێویستیمان بە پرۆژەی فلێزی و لافلێزی هەیە میزانی عێراق بۆ 3 ساڵ پەسەند کراوە ئێمە 3 ساڵە بێ لەگەڵم حکومەتی عێراقا نەفەسمان درێژ بێ بەڵام ئەگەر یەک بین ئێمە لە هەرێمی کوردستانە و من لێرەوە شتێکی ترسناک باز دەکەم بەڕاستی لە لای جەنابتانەوانەیە ئێمە مشکلەیەکی ترمان هەیە هەنێ خەڵکمان هەیە لە عێراقا نوێنەری ئێمە نوێنەری کوردن بەداخەوە بە ناوی ئەوەی کە لەوێ ئەوانە معارزەی کوردن یاخود بەمانای تر ئەوانە معارزن ئەمانە زۆر کاریگەری نێگەتیفیان دروست کردەوە بۆ سەر مافەڕەواکانمان لە عێراقا یعنی خەریکن یعنی ئێمە ئێستا دیقەتمان نا حکومەتی عێراق هەموو هێزی خۆی بەکارێنێ بۆی وەبەرهێنەرەکانی ئێمە جەنابەت باست کرد ڕائانکێشن لە عێراقا پرۆژان پێ بکەن زیاتر لە 18 ملیار دۆلاری وەبەرهێنانی عێراق ئێستا براکوردەکانی ئێمەیە مستەسمیرەکانی ئێمەیە هەوڵ بۆ ئەوە دەن وەبەرهێنەرەکانی ئێمە ڕاکێشن بیان بن لە عێراق پرۆژان پێجەبەجێ بکەن بەڵام لە هەمان کاتە هەنێ خەڵک هەن کە خەڵکی ئەم کوردستانی ئێمە دەنگیان پێداون چونە تەبەقا بەناوی ئەوەی کە ئەمانە معارزەن بەداخەوانەیە ڕاستە و خۆ یاری بە دەستکەوتەکانی هەرێمی کوردستانەکەن یعنی من کەوتومەتە ئەو گومانەوانێ هەموو جارە وەفدەکەی کوردستانە چێتە بەغا ڕێکەوتنێگەکەن لەو لاوانەیە ئەو برادەرانی کە معارزەن لە میدیاکانانە ئەیبینین هەر ئەوان پێشەوەی حکومەتی عێراقی بڵێ بوجەکە نانێرین لەلای ئەوان بڵاوێتەوە وڵێن نا موچە نایە بۆ کوردستان یعنی پێشەوەی کاربەدەستانی حکومەتی عێراق باسی ئەو بکەن موچە نانێرن لە هەنێ میدیای معارزەوانێک کە لە حکومەتا بەشدارین ئەوانە باسی واکەن کە موچە نایە بۆ هەرێمی کوردستان بۆیە بێ بیرمان نەچێتەوانێ بەڕاستی هەنێ خەڵک ئەگەر بیریان لەوە کردوتوانێ نان و ڕسق و پاران کەوتێتە سەرەوەی بێن لە بەغات ژاتی هەرێمی کوردستان کەن و لەوێ احترامن بۆی کە لەو کەناڵە قساکەم لەوێ جارێکی تر بە ناوی کوردایەتیوانەوە یعنی دەستیان لەگەڵ دەستی هەنێ خەڵکات تێکەڵ کرد بێت بۆی نێڵن هەرێمی کوردستان بوجە و میزانی بۆ بێ بەڕاستی ئێمە زۆر خراپە ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوانێ سەرڕا ئەوەی کە چۆن ڕێکەوتنەکەی لەگەڵ عێراقا ئەبێ بیر لەوە بکەینەوانێ هەر دەستێکی نامۆ هەبێ بۆ تێکدانی زۆر باشە ڕەوشی سیاسیمان بۆ تێکدانی ماڵی کوردمان بەڕاستی حەقوای ئێمە ئەوەش ئەبێ معالەجە بکەین بۆی هەرێمی کوردستان وەک بۆم باس کردیت ئەو هەرێمەی کە ئێستانا بۆ بە 7 ملیۆن و نیو
تەنها ڕاستی ئێمە لە هەرێمی کوردستانە ملیۆنێک و 200 بەڕێز مەلاسین ئەم بابەتە قسەی زیاتر هەڵدەگرێت ملیۆنێکیش احتیمالی لەسەر بازار قسەی زۆر زیاتر هەڵدەگرێت بەڵام لەبەر نەبوونی کات ناچارم کوتای بە گفتوگەکەمان بینین زۆر سپاس بەڕێز مەلاسین وتەبێژی یەکێتی و بەرنامەی کوردستان سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوون.